بۆیە پێ دەڵێم بەڵام کە ئەو خۆت بینی پێت دەڵێم لێکدانەوەکەی لەبیر مەکەوە ئەو کەسەی لە خەویدا ببینێت لە بەحردا خەریکە غەرق دەبێت وەکو پێویست مەلە نازانێت خەریکە دەخنکێت ئەو خەوە هێمای سێشتە بەڵام کە ئەو خۆت بینی پێت دەڵێم لێکدانەوەکەی لەبیر مەکەوە بیبینە و ئەوەی پێت دەڵێم جێبەجێ بکە چونکە سێ ئاماژەی زۆر گرنگی تێدایە. یەکەمیان ئەو خۆ بۆ هەندێک کەس هێمای توشببوونی خەم و خەفەتە یاخود هێمای هەبوونی خەم و خەفەتە خوای گەورە هەمولایەک پارێزراوکە. دووەمیان هێمای کەوتنە ناو گوناه و تاوانە چۆن خەریکە لە بەحردا دەخنکێ و دەکەوێت ناو بەحر و نقم دەبی کاکە بۆ هەندێک کەس بەتابەتی ئەو کەسانی گوناحبار و تاوانبارن هێمای کەوتنە ناو گوناه و تاوانە خواپەناماندا بۆیە دەڵێم کە ئەو خۆت بینی لێکدانەوەکەی لەبیر نەکەی ئەگەر دەسەر لە گوناه و تاواندایە وەریا بەوەکو لە دەریادا غەرق نەبی لە گوناه و تاواندا غەرق نەبی خۆت بێنە دەرەوە و ڕووی دڵت بکە خوای پەروەردگار. سێمیان ئەو خەوە بۆ هەندێک کەس زۆر جاران هێمای زۆر سەرقاڵیە بە دنیاوە چونکە بەحر هێمای دنیاە ئەگەر کەسێک وایزانی لە بەحردا غەرق دەبێ ناتوانێت بەلە بکات دەرباز بێ بە جۆرێک لە جۆرەکان زۆر بە ناڕەحەتی خۆی بۆ دێتەوە دەرەوە ئەو خەوە هێمای ئەوەیە کە پێت دەڵێکا کە تۆ زۆر مەشغوڵ و سەرقاڵی بە دنیاوە تۆزێک لە سەرقاڵی دنیات کەمکەوە با غەرق نەبی لە ناو دنیاوە چونکە دنیا وەکو بەحر وایە بگرە لە بەحریش خراپترە ئەو کەسەی چۆناوی مەلەزانێکی باش نەبێ دیندارێکی باش و تەخوادارێکی باش نەبێ بەخوازاری وا هەیە لە ناویدا دەخنکێ و واتە تووشی گوناه و تاوان دەبێ و خۆی پێ نایەتە دەرەوە دەکەوێتە خەوی غەفڵەت و بێ ئاگاییەوە تا نەمرێ جاری وا هەیە نازانێ بۆیە پێ دەڵێم